خۆشەویستان بۆ گفتوگۆکردن لەسەر تەوری دۆمان کە تایبەتمان کردووە بە هاوێنی چاو لەگەڵۆشدا باس لە کردی چاو لە منداڵاندا دەکەین بێگومان لە کۆتایی تەورەکەماندا. دکتۆر پێشەومێد پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سلااوت لێبێ و بەیانیز باش. بەیانی ئێوە بەخێراتی دکتۆر بەیانی بینێرانی خۆشەویستی جژنیشت پیرۆز بێ دکتۆر هەر شەنەستی ئەم ڕۆژیشە. زۆر سپاس دەژن لە ئێوە لە هەموو هاوڵاتیانی کوردستان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابن. دکتۆر سەرەتا دەمێ باسی هاوێنی چاومان بۆ بکە یاخود ئەوەی کە بەعادەسەی جوانکاری ناسراوە. هاوێنەی چاو مادەیەکی ڕوونە کە پێک هاتووە لە سیلیکۆن و ئاو کە دەکرێتە ناو چاوەکەوە لەبەر ئەوە ناو دەبرێت بە هاوێنەی چەسپاو لەبەرەوەی ڕاستەوخۆ دەکرێتە سەر گلێنە لە دوو بواردا بە زۆری هاوێنەی چاو بەکاردێنین. بوارێکیان بۆ بواری پزیشکیە کە ئێمە خۆمان بەکاری دێنین بۆ نمونە لە پاش نەشتەرگەری لەیزەک و یاخود یەکێک گلێنەکەی ڕووشاوە یا بۆ کەمکردنەوەی ئازاری گلێنە بەکاری دێنین بۆ ماوەی 2 ڕۆژ یا 1 ڕۆژ هەتا گلێنەکە چاک دەبێتەوانێ لەم بواردا ئێمە وەک پزیشکان بەکاری دێنین یاخود هەندێک جار هاوێنە بۆ جوانکاری بەکاردەهێنێ بە تایبەتی لە گەنجان و خانماندا کە دەبینی لەم ڕۆژانەیە زۆر باوە هاوێنەی ڕەنگا و ڕەنگی سەوز شین حەزی بە ڕەنگەکەیەتی یاخود بۆ هەردووکی بۆ نمونە پزیشکی و جوانکاریش بەکارهێنانی پزیشکی نوێیە یعنی چۆن بە بەراورد بە بەکارهێنانی هاوێنە بۆ جوانکاری بەکارهێنانی بۆ بواری پزیشکی نوێتر نییە؟ ئەتوانرێ بڵێن یانی لە کاتی خۆی و بەکار هاتووە هاوێنی بۆ بواری پزیشکی بۆ نمونە خۆی لەیزک یعنی شتێکی زۆر کۆن نییە لە دوای ئەوە هاوێنە بەکار هاتووە یاخود یەکێک چاوی بریندار بووە گلێنەی چاوی ڕووشاوە هەتاوەکو چاک بۆتەوە هاوێنەی شەفاف ڕوونمان بۆ بەکار هێناوە بەڵام ئەم لەم دوایانەیە کە ئێستا خەڵک بەکاری دێنێ بۆ نمونە بۆ جوانکاری بۆ ڕەنگکردنی چاویان یاخود هەیە چاوی دابەزیەوە و حەز بە لە چاوکردنی چاویلکە ناکات چاوەکەش دابەزینی هەیە لەگەڵی شاڵێ من حەز ناکەم بەوە بۆ بواری جوانکاری بەکارهێنێ هەمان ئێستا بۆ نمونە دەرەجەیەک یا 2 دەرەجە چاوی دابەزیوە هەیە حەزەکە هاوێنەکە ڕوون بێ شەفاف بێت هەشاڵێ نەخێر با دکتۆر ڕەنگی لەگەڵدا بێ ینی لەو بوارەشدا بەکارێنێ هەیە طبیشە و ڕەنگیش کراوە بۆ نمونە دەرەجەیەک 2 دەرەجە 3 دەرەجە بەپێی چاوەکە و ڕەنگیشی لەگەڵدایە ئەمە هەم بۆ جوانکاری هەم بۆ پزیشکیش بەکاراتوە بێگومان دێنە سەر جیاوازەکان بەڵام با لە سەرتای باسی گرفتەکان بکەین بۆ نمونە زۆر گوێبیستی ئەوا بین ئەو کەسانی کە هاوێنە لە چاو دەکەن نابێت ڕاستەوخۆ بەرکەوتنیان لەگەڵ تشکی خۆردا هەبێت ئەمە تا چەنە دروستە و تا چەنە ئەگەر بوش کاریگەری هەیە لەسەر تەندروستی چاوی کەسەکە خۆی بە شێوەیەکی گشتی هەندێک لە چاوەکان حساسن هەستیارن بۆ هاوێنەی چاو کە بۆ نمونە یەکەم جار بەکارهێنێ بۆ حساسیەکی هەستیارێکی بۆ هاوێنەکە دەبینی چاوی سوورە بێتەوە چاوی ئەخورێ ئاوێکی زۆر لە چاوی دێن لەبەرەوە ئەو کەسانەیە ئامۆژگاریان دەکەین بەکاری نێنن یاخود هەندێک کەس خۆی هەستیاری هەیە بۆ نمونە لە وەرزی بەهاردا باشتر وایە گەر بکرێت کەمتر بەکاری بهێنرێت بەڵام وەکو ئەوەی کە بڵێ بۆ بەردەم تیشکی خۆر باشتر وایە چاویلکەی هەتایی بەکار بهێنرێ وەک پارێزگاریکردن لە تیشکی خۆر لەبەرەوەی ئەو تیشکە زیان بەخشانەی کە لە تیشکی خۆرەوە دێن باشتر وایە چاویلکەی ڕەش بە تایبەتیوانی مادەی فۆتۆی یوڤیان تایە 400 بەکار بهێنرێ بۆ ڕێگریکردن لە تیشکە زیان بەخشەکان کە لە تیشکی خۆرەوە دێن زیاتر بە تیشکی وەنەوشەیی ناسراون بۆیە بگەڕێنرێتەوە. دکتۆر بۆ پارێزگارینە بۆ من ئێستا هەندێک جار وێنە دەگرن لە پێش تشکی خۆردا و هاوێنی جوانکاریان لە چاودایە ڕاستەوخۆ بەرامبەر بە خۆرەکە ئاوەستن ئەمە تا چەنە خراپە بۆ ئەو هاوێنەی کە بەکاریان هێناوە یعنی بە شێوەیەکی تا ئێستا لێکۆڵینەوەیکی وانە بڵێ زۆر کاریگەری هەیە بە خراپ بێ بۆ چاوەکان چونکە وەکو وتمان ئەگەر زۆر حساس بێ یاخود زۆر مشکلەی بۆ دروستکە خۆی کەسەکە یەکسەر لای دەبات پێش ئەوەی بگاتە بەردەم تشکی خۆروین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر لە بەردەم تشکی خۆردا بوون باشتر وایە چاویلکەی ڕەش بەکار بهێنن. باشە لە قسەکاندا باس لە هەستیاری چاو کرد هەستیاری چاو هەروە هیچ نەخۆشێکی تایبەتەیەکە لە چاوی کەسێکدا هەبێت پێویست بکات کە بە هیچ شێوەیەک هاوێنە بەکار نەهێنێت. بڵێ ئەو کەسانەی کە بۆ نمونە وەک باسم کرد هەمانە کە هاوێنەکە ئاکاتە چاوی سوورە بێتەوە ئازاریە بێت ئاوکردنێکی زۆری دەبێت ئەمە حتمما هەستیاریەکی هەیە بۆ ئەو مادەی لەوانەیە کە لە هاوێنەی چاوەکەیە بەکار هاتووە یاخود هەیەندێک کەس چاوی زۆر هەستیارە بۆ هەموو شتێک ئێمە نەخۆشمان هەیە ینی حتا بۆ تیشکی خۆر بەبێەوەی هاوێنەی چاو بەکار بێنێت چاوی زۆر حساسە ئەبێت دایم
لە چاویلکەی بەرهەتاو بەکاربێنێت دایم لە شوێنی تاریک دابێت ئەم کەسانە باشتر وایە هاوێنی چاو کەمتر بەکاربێن یاخود بەکاری نێنن. باشە لەسەر ئەوەی کە دەڵی چاو سوور دەبێتەوە هەندێک جار ئاو دەکات هەندێک جار کەسەکان بەتابەتی خانمان لەم بوارەدا بەکاری دێرن کە هاوێنەکە دەکەنە چاویانەوە سوور دەبێتەوە فرمێسکیش بە چاویانێتە خوارەوە ئەڵە لی گەڕێ ڕایەت. ئەوە هەندێک کەس هەیە لەبەر جوانکاریەکەی لەوانەیە زۆر گوێ بە شتە طبیەکان نەدا بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو پزیشک بۆیە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین باشتر وایە لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا ئەو هاوێنانە بەکاربێنرێ ئەگەر هاتوو بێت و بۆ نمونە چاوی دابەزی بێ یاخود دانەبەزی بێ یەکێ دێتە لای ئێمە لە پێشدا پشکنینی چاوەکەی بۆ دەکەین بزانین ئایا هیچ گرفتێ لە چاوەکەیە هەیە هیچ ئیلتیهاباتێکی زۆری هەیە کە ڕێگر بێ لە بەکارنهێنانی هاوێنە ئایا حساسیەتی هەیە سووربوونەوەی هەیە ئایا گۆشتی زیایە لەسەر چاوەکەی هەیە چونکە ئەمانە هەمووی ڕێگرن لە چۆنێتی دانانی هاوێنەکە ڕێگر دەبێلی یاخود پێڵووی چاوی زۆر داکەوتووە هەندێک کەسەیە ئێمە پێش ئەوە فەحسی بۆ دەکەین جاکە دێتە لای ئێمە پشکنینی بۆ دەکەین پشکنینی بینینیشی بۆ دەکەین بۆ ڕوون دەکەینەوە بۆ نمونە هەندێک کەس لێ نازانێت چاوی دابەزیوە هەتاوەکو پشکنینی بینینی بۆ دەکەین دوای پشکنینی کۆمپیوتەری بۆ دەکەین دوای لەسەر جیهازی سلیدلام سەیری چاوەکە دەکەین زین ئایا هیچ شتێک هەیە کە ڕێگر بێ لە دانانی هاوێنە لە دوای ئەوەی کە زانیمان ئەوانە هیچ کاریگەریەکی نییە هیچ شتێکی خراپ لە چاوی ئەو نەخۆشە بەڕێزەدا نییە ئێمە چۆیسەکە دەخینەوە بەردەم خۆی ئەویا ئەوتانێ وەک هەموو کەسێکی تر چاویلکە بەکار بهێنێت یاوەتانێ هەندێک کەس زێ بە بۆنی پیشەکەیەوە ئەڵێ من حەزی پێ ناکەم بۆ بواری جوانکاری یاخود موزیعە یاخود وەرزشکارە ئەڵێ من دگۆڵی یەکەم لەوانەیە عینەک گونجاو نەبێت ئەمەی کە تۆ باسی دەکەیت تۆکو دکتۆرێک وەکو پسپۆرێک لە بوارەکەدا تا چنێک هاوڵاتیان یاخود خانمان بەگشتی هۆشداریان هەیە لەم بابەتە تا چنێک پرس بە ئێوە دەکەن ڕوونە ناوەندەکانی ئەو دەکەن بۆی بپرسن ئاسایی گەر هاوێنی جوانکاریش بەکاربێنن یاخودنا خۆشببختانە بە بۆنەی پێشکەوتنی تەکنەلۆجیا و پێشکەوتنی جیهانەوانێ و کاریگەری ئەم کەناڵی ڕاگەیاندنەکان و خۆشداری خەڵک بەشێکی باشی خەڵک ئێستا ڕوو لە پشکنینی خۆیان دەکەن بۆ چاویان ئەلەبزانام دکتۆر چاوم دانەبەزیوە یاخود مناڵەکانیان دێنە لە دکتۆر نەخۆشمان هەیە لێ هێناومە بۆ فەحسێک بۆ پشکنینێکی ڕۆتینی بزانام بە چای دابەزیویانە ئەمە هەمووی بە بۆنەی پێشکەوتنی تەکنەلۆجیاوەیە ئەو کاریگەرە باشەی هەبوو ئێستا خەڵک واعیترە لە جاران زیاتر تێگەشت تووترە ئەم مناڵ و شتەکانیان یا خۆیان دێن کە کێشەیەکیان دەبێ دێن سەردانمانەکەن هەندێک کەسەیە لە دکتۆر پرسمان پێ دەکات ئایا ئەم جۆرە باشە کامیان باشە لەسەری ئەخوێنێتەوە لە ئینتەرنێتە یۆ لە بەرنامەکان نەگرێ لەبەرەوە ئێستا خەڵک بەعام باشترەوەک لە جارە باشە لەگەڵ ئەمەشدا هەندێک جار کەسانێک دەبینی کە هاوێنی چاو بەکاردێنن واتە تۆ کە سێری چاوێکە یعنی ئەبینی وەکو پلاستیکێکە لە چاویە دەچنە دوکانەکان بۆ نمونە هاوێنەیەک دەکڕێت بە هەرچەنێک بێت ئەڵێ بۆ ماوەی 20 جا دەتوانی بەکاری بێنی ئەم دەچێت 6 جا بەکاری دێنێ ئەمە تا چەنە دروستە ئەو خۆی دروست نییە چونکە ئێمە هاوێنەی چاو هەیە ڕۆژانەیە تەنها بۆ یەک جار ئەکرێتە ناو چاو و دوای ئەوە ئەبێ فرێ بدرێ تەنها کاریگەریەکەی بۆ 18 ساعتەیە نەک 24 ساعتی چونکە حسابی ئەوە کراوە لەوانێت تۆ 6 کاتژمێر بخەوی لە شەو ڕۆژەکە لەبەرەوە ئەتوانرێت ئەو هاوێنەی چاوە بەمەرجێک پیس نەبێت بەمەرجێک ئیلتیهابات لە چاویانە بێت بەکاری بێنێ بۆ ماوەی ئەو ڕۆژە هاوێنەش هەیە نەخێر هەفتانەیە هەیە مانگانەیە هەیە ساڵانەیە ئەمە بەپی جۆری هاوێنەکە و کوڵتەکەی دەگۆڕێت ئێمە دایم هەمیشە ڕێنمایی نەخۆشەکانمانەکەین گرنگترین شت لە بەکارهێنانی هاوێنەی چاودا پاکژڕاگرتنیەتی نەهێڵی خۆت نەبیتە هۆی ئەوەی کە میکرۆبێک بە هاوێنەکەەوە بگوێزیتەوە بۆ ناو چاو چونکە ئەو کاریگەری خراپ دروست دەکات دایم ئامۆژگاریان دەکەین کە پێشتر جوان دەستیان بە ئاو سابوون بشۆن جوان وشکی کەنەوە ئەنجا بڕۆن دەستکاری هاوێنەکە بکەن بیکەنە ناوچاویان و فێریان دەکەین چۆن بخرێتە ناوچاویان بەبێ ئەوەی زەرەر بۆ گلێنەیان بگەێنێت چونکە جاری وا هەیە وەک دەزانی هەندێک نەخۆشێ کە دای دەنێت گلێنەکە برینار دەکات یا ڕوشێنێ یا عەدەسەکەی هاوێنە دەستکردەکە کە خاتە ناوچاوی نینۆکی درێژە بە نینۆکەی خۆی بریناری دەکات و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە چاوەکە یعنی هەست دەکات خۆی هەستی پێ دەکات ئازارێکی زۆرم هەیە باش ئەگەر هاوێنەکە خۆی ڕووشابێت هاوێنەکە ڕووشابێ ینی ئەوانە کەمن ناڵێن ڕوونادا لەوانەیە ڕووبدات
بەڵام کەمترە لەوانەیە لەو دقەیە کە هەڵی دەگرێت بە سەیری دەکات ڕووشاویەکە دیار بێت ئەگەر بێت و عادەتەن کوواڵتیەکی باش بکرێت بە ینی هین جۆرێکی باش بێت لە جۆری احتیاجەکان نەبێ هەرزانەکان نەبێت ئەو عادەتەن ئەو هاوێنانە دەگمەنە ڕووشانیان ناڵێن ڕوونادا بەڵام زۆر کەمە باشە دکتۆر هەندێک جار هاوێنەکان دەخیتە سەر پەنجەت بۆ نمونە ئەستورە هەنێکەیە زۆر تەنکە هەنێکەیە لە قەباری چاوی خۆمان گەورەترە ئەمانە کامی بەکاربێ ئایا تەنکەکە یاخود ئەستورەکە یاخود تا چونە گرنگە ئەو هاوێنی کە بەکاری دێنی لە خەباری چاوی خۆتا بێ بۆ ئەوەیەکی کە چاو گەورەتر بێت و لا گلێنێکی خۆت گەورەتر بێت ئەوەش بە پێی پشکنینەکان دەردەکەوێت بۆ نمونە نەخۆشمان هەیە دێتە ئەوێ هیچ کێشەیەکی بینی دابەزین و کزی چاوی نییە ئەوە ئەتوانێت ینی لەوانەیە هاوێنی چاوەکە لەو هینەدا لەبەروی دەرەجەی نییە سفرە لەوانێت تەنک بێ بەڵام نەخۆشەگێ 3-4 دەرەجە چاوی دابەزیوە ئەلە من حەزم بە عینەک نییە حەزی بە هاوێنەی بیخاتە چاوی تەبعاً تۆ هاوێنەکە لەوانەیە ئەستورتر ببێ لەو بابەتەیە یاخود نەخۆشەیە ئەستیگماتیزمی هەیە ئەمە جۆرێکی تایبەت لە هاوێنەی چاوی دەوێت کاڵم لە لەوانەیە لە دوکانە جوانکاریەکان دەست نەکەوێت تەنها حتا لای دکتۆری ژوانەیە پێویست بۆکە لە شەریکەوە بە تایبەت بۆی داوا بکەیت ئەوانەی ئەستیگماتیزمیان هەیە ئەم لەم جۆرانەیە ینی فەرق دەکا بەڵام باشترین کات ئێمە پێیان دەڵین ڕێنماییان دەکەین کە دەست و پەنجەیان پاکش بێ بۆیە نەبنە خۆیان نەبنە هۆکارێک بۆ گواستنەوەی میکرۆب بۆ ناو چاوەکانیان خۆیان نەبنە ئەوەی کە چاویان ئەزێت بدەن گرێنەکەیان بڕوشێنن و ئەو ئاوێنەیە خۆی ئاگەر هاتوو بۆ نمونە بۆ 24 بۆ شەو ڕۆژەکە 18 سعات بەکاری بێنێ پێوەی نەخەوێت نەڕوات مەلەی پێوە بکات یعنی ئەمانە هەمووی خراپە بۆ ناو چاوی تەڕی نەکات زۆر ببێتە هۆی ئەوەی کە میکرۆب هەڵبگرێت بۆ ناو باشە گریان بە هاوێنەوە پێوەی بگریت بە هاوێنەوانێ عادەتەن ئەگەر وەکو هین تا ئێستا لێکۆڵینەوەیکی وانە بڵێ گریان بە هاوێنەوانێ ئایا زیانەکە زۆرە یاخود کەمە بە تایبەتی لە کوردستانی ئێمەدا بەڵام بەعام باشتر وایە ئەگەر هات و گریانیان هاو یاخود بێتاقەت بوون بەکاری نێن یا پێشتر هاوێنەکە لە چاویان دەربکەن هەتاوەکو نەبێتە هۆی ئەوەی کارلێکێ لە چاویانە ڕووبدات و خوانە خواستان میکرۆبێک یا بەکتریایەک لە چاوەکەدا بمێنێت باش زیاتر و کەسانی بۆ بواری پزیشکی بەکاری دێنن لاوانەیە لەگەڵ هاوێنەکەیان ڕابێن ئەسڵن کە دەچنە یاخود خۆیان دەشۆن دەم چاویان تەڕ دەکەن یاخود پێوی دەخەون هەر لە بیریشیکەن هاوێنە لە چاویاندایە گرفتەکان چیەکە تووشی کەسەکە دەبێت خۆی گرفت بە زۆری لەمەدا کە ڕێنمایی دکتۆر و پسپۆڕان جێبەجێ ناکەن یاخود گوێنایە بە پاک و تەمیزی بۆ ناو چاوەکانی گرفتەکە چۆن ڕوو دەدات خۆی هاوێنە عادەتەن ئەبێت تۆ بیخیتە سەر گرێنەی چاوت کە خستە سەر گرێنەی چاوت ڕێگر دەبێت لە گەیشتنی ئۆکسجین بە گلێنەی چاو وەک دەزانین گلێنە وەک هەموو بەشێکی لەشمان پێویستی بە ئۆکسجینەیە کە تۆ شتێک دەخیتە سەر چاوت یعنی ڕێگر دەبێت ئۆکسجین کەمتر ئەگا بە شانەکانی بە شانەکانی ناو گلێنە بە گلێنە خۆی لەبەر ئەمە لەوانەیە کەمبوونەوەی ئۆکسجین ڕێگر بێ یعنی بێتە هۆی هەندێک ئەوەی کە چاوەکە ئەزێتی ببێت ئۆکسجینی پێویستی پێنەگەشتۆ لەوانەیە ئیلتیهابات دروست ببێت لەبەرەوە ئێمە پێیان دەڵێن باشتر وایە مارکەیەکی باش بکرن کوواڵتی بکرن ئێستا هەندێک جۆر هەیە پێڵێن ئۆکسجین پەرمیەبڵ یعنی ڕێگە بە ئۆکسجین دەدا بگاتە بەشەکانی چاو بەڵام ئەویش هەتاوەکو کاتێک بۆیە ئێمە کاتێکی ستاندارد بۆ ئەو کەسانی کە هاوێنە چه پزیشکی بێت چه جوانکاری بەکاری دێنن بەپێی جۆری هاوێنەکە دەگۆڕێت یاخود ستانداردێکی پزیشکی هەیە بەڵێ بەپێی جۆری هاوێنەکە دەگۆڕێ وەکوتمان ڕۆژانە بێت یاخود ماڵدانە بێت بەڵام لە هەموویە پێویست بە دەرکردن دەکا کاتی خەوتن ئێمە پێڵین پێوەی مەخەوە باشتر وایە پێوی نەخۆی دەستە جوان بشوی دەستە جوان وش بکەیتەوە چۆن لە کاتی دانانی هاوێنەکەدا بەو شێوەیە دادناوە ئەوە پێشەوە دەست بشۆی ئەنج هاوێنەکە دەرکەیتەوە بە تایبەتی ئەوانەی کە ماڵنانن یاخود هەفتانن یاخود ساڵانن شلەیەکی تایبەتیان هەیە پێویستە بیخەنە ناو شلەکەەوە وە باشترین شتیش کە ئاگادار بن ئەوەیە کە نەڕۆن هیچ چاوی ڕاست لەگەڵ چاوی چەپدا تێکەڵ بکەن بۆی خۆیان نەبنە هۆی ئەوەی کە ئیلتیهاباتی چاو لەم چاو بگوێزنەوە بۆ ئەو چاو یاخود هەندێک جار هەیە لەوانەیە دەرەجەی پزیشکی لەسەر هاوێنەکە هابێ ڕاست و چەپ لەوانەیە دەرەجەی ڕاست بۆ نمونە 2 دەرەجە و نیو دابەزیوە چاوی چەپی دەرەجە و نیوێک یا دەرەجەیەک دابەزیوە لە داوەزینی چاویە لەوانەیە لەو کاتەیە لێڵبوون لە چاوەکەیە دروست بێ لە باش نابینم لەبەرەوە ئێمە ئامۆژگاریان دەکەین کە قەت
ینی ئەوەی هیچ چاوی ڕاستە لە پێشدا دایم چاوی ڕاستەکە دابنێن و لە کاتی هەڵگرتنەوەشیدا چاوی ڕاستەکە دەربێنەوە دوایی چاوی چەپەکە. باش ئەو شلەمەنیەی کە عادەسەکەی تێ هەڵدەگیرێت یاخود هاوێنەکەی تێ هەڵدەگیرێت لە هەموو دوکان و بازارەکاندا ئێستا دەفرۆشرێت. جۆری کتابەتەیە بۆ ئەوی هاوێنەکە بە پاکتر بمێنێتەوە لە بارودۆخێکی گونجاوی خۆی دابێت یاخود هەندێک جار کەسانێکن بینیوە کە دەڵێن هەر ئاوێکی پاکە دەچێت ئاوێکی پاک یاخود ئاوێکی خواردنەوەی مقەچەر وەکو ئەمانی کە بۆ ئێمە دانراوە تێی دەکات. ئەمە تا چنە تەندروستە و تا چنە خراپە بۆ هاوێنەکە و تەندروستی چاوی خۆمان. نەخێر خۆی ئەوە ڕاز نییە ئەگەر ئاوێکی مقەتەر بووە یا پاک بووە ئەو شەریکەیە ئەو کۆمپانیا هەڵ نەئاسا ئەو جۆرە شلەیە تایبەتە دروست بکە بەو پاکردنەوەی ئەدەسانە. تاکید بە بەعزێ مادە و شتی خۆیان تێکردووە کەەوە لەوانەیە خۆیان شارەزاتر بن لەو بوارەدا چیان تێکردەوە بۆی کە ئەو هاوێنەیە بپارێزرێتەیەدا. بەڵام بە شێوەیەکی ئام باشتر وایە هەفتەی جارێک یا دوو جار ئەو هاوێنەیە ئەخرێتە ناو قەباغێکی تایبەتەوە شلەیەکی تێدا ئەو شلەیەش دانێکی گەورەتر هەیە ئەو شلەی ناو قەباغەکە بگۆڕێت ینی بەلایانی کەمەوە دووسێ جار بابی گۆڕن و باشترە ئەو شلەی کە تایبەتە بە هاوێنە و هەڵگرتنی چاوەکە عەدەسەکە لە بەردەم هەتاودا نەبێت لە شوێنێکی زۆر گەرمیدا نەبێت تشکی خۆر کەمتر لێدا لە شوێنێکی لە بەرامبەردا هەندێک کەس دەیخاتە سەلاجەوە هەندێک جار نیمچە بەستنێکیش ئەی بەستێ خۆی بەستن بە ئام ئەگەر زۆر بیبەستێ خراپە لە بەرەوەی لەوانەیە کاریگەری بکاتە سەر مادەکانی ناو هاوێنەکە بەڵام لە شوێنێکی فێنکدا باشە ئەگەر دابنرێت. باشە لەگەڵ ئەوەدا بۆ بورە دکتۆر هەندێک کەس کە هاوێنەکە لە چاو دەکەن هەست دەکات سەری هاوێنەکە یاخود پێشی هاوێنەکە لێڵە هەستەکە ئەو بۆبوونە چاوی چەپی لە چاوی ڕاستی لەڵسرا لێرە پێویستەکە دووبارە هاوێنەکە پاک بکاتەوە یاخود هەر لە چاوینەکە. بەڕێزگان ئەمە بە پێی جۆری کەسەکە دەگۆڕێت ئەستا ئێمە وەکوتمان لە بواری پزیشکیدا بەکارێنی و لە بواری جوانکاریشدا زۆرتر کە ئێستا بەکاری دێنن زیاتر خانمان بۆ جوانکاری بەکاری دێن ئەگەر بێت و هەستی کرد بۆ نمونە چاوی سوورە بێتەوە ناڕەحەتی لە چاویە هەیە ئیلتیهاباتی چاوی هەیە دەردراوی هەیە چاوی زۆر ئەخورێنێ ئازاری چاوی بۆ دروست دەکات باشتر وایە هاوێنەکە دەرکاتەوە لە چاوی بێت پشکنینی بۆ بکەین ئەگەر هاتوو هۆکارەکە ئیلتیهاباتی ناو چاوەکە بوو ئێمە ئامۆژگاریان دەکەین کە ئەو دوو هاوێنەی ڕاست و چەپ فرێبدا بەکاری نێنێت بە دەرمان و قەترەی بۆ دەنووسین زدی بەکتریا هەتا چاوەکە هێمن دەبێتەوە باش دەبێتەوە دوایی ئەگەر هەر خۆی بەردەوام بوو ویستی هاوێنەکە بەکار بێنێتەوە پێی دەڵێن بڕۆ دانەیەکی تازە بکرە وە کوالتەکەی باش بێ وە گوتمان جاری وە هەیە لەوانەیە خۆی هاوێنەکە خۆی بێتە هۆی ڕوشاندنی چاوەکە نەخۆشمان هەیە بینیومانە هاتووە بە ئازارێکی زۆرەوە ئەڵێ دکتۆر وەڵام من هاوێنەم کرد بۆ ناو چاوم ئێستا ئازارێکی زۆرم هەیە یا هاوێنەکە لە ناو چاوما شکاوە ئێمە بۆی ئەگەڕین بە سلیدلام ئەگەڕین و ئەو پارچە کە شکاوە دەری ئەەکەینەوە ئەمانەشمان بینی دکتۆر هەندێک جار کە دەچنە دەرەوە خانمان قابی عەدەسەکە یاخود شلەمەنەکەیان لەبیر دەچێت لە دەرەوە کە لە چاویان دەری دێنن بە وشکی دەیخەنە سەر قابەکەەوە دواتر لە ماڵەوە دەچن دووبارە شلەمەنەکەی پێدا دەکەن و هەندێک جوڵی پێ دەکەن کە بە حساب کەف کات باش دەبێت ئەمە تا چنە ڕاستە تا چنە گرینگە کە ئەو هاوێنی بەکاریدێنی بە هیچ شێوەیەک وشک نەبێتەوە خۆی هەموو هاوێنەیەک ئەگەر بێت و زۆر وشک بێتەوە خراپ دەبێت پێکاتەکەی ناوی ئیتر ئەمە هەر چۆنێک بیان کوڵتێکی هەر چۆنێک باش بێ لەبەرەوە ئێمە هەمیشە ئامۆژگاریان دەکەین قاپێکی بچووگەیە تێیدا دایم بە ئەو شلەی تێدا بێ لەگەڵ خۆیان دابێ ئەو کاتێک کە هەستەکەم بێتاقەتن یا نایەنوێ بەکاری بێنن بۆ نمونە هینی مانگانە هەیە ئەڵێ بۆ 30 جار بەکاریە ئەمە ئەوە ناگەێنێ کە بۆ نمونە لە یەکی تایەکی ماڵنەکەی تر ئەڵێ 30 جار ئەتوانی بەکاری بێنی نەخۆشەیە لەوانەیە بۆ 2 ماڵنیش بەکاری بێنی ئەتیادی بێ بمەرجێک خۆی هاوێنەکە لە شوێنێکی تەندروستە هەڵبگرێ و خۆی نەبێتە هۆی ڕوشاندن و خراپکردنی هاوێنەی چاوەکەی. باشە دکتۆر هەندێک جار منداڵ بەکاری دەهێنێ ئەم گرفتانە چیەکە منداڵ بوون 9 ساڵە 10 ساڵە دەچێت هاوێنە لە چاو دەکات بۆ جوانکاری بێگومان پزیشکیش ئەوە پرسیارێکی ترەکە ئایا منداڵان ئێوە دەتوانن هاوێنی پزیشکی بۆ منداڵان بنووسن بۆ ئەوی بۆ چاوکەزی بەکاری بهێنن؟ بەڵێ ئێمە ئەمە کەوتۆتەوە سەر تەمەنی منداڵەکە بۆ نمونە منداڵێک کە لە دایک دەبێت ئێمە فەحسی بۆ دەکەین هاوێنەی چاوی
بۆ نمونە لە زگماکیەوە تووشی ئاویسپی بووە ئێمە ئاوەسپەکەی بۆ لا دەبین چاویلکەی بۆ بەکارهێنرێت و بۆ باش بێتەوە یاخود عەدەسەی بۆ داهێنین ئەمە بەپی تەمەنەکەی بەڵام عادەتەن ئێمە ئەو کەسانەی کە هاوێنە بەکاردێن پێویستە خۆشگاری تەواوی هەبێت ناکرێت بۆ یەکێک بۆ نمونە زۆر مناڵ بێت نەزانێ پاک و تەمیزی چاوەکانی ڕابگرێت تۆ بێت و هاوێنەی پزیشکی بەکاربێنی ئەمە بەپێی ئایا تاوەکو چەند ئەو منداڵە خۆشی وریایە ئەتوانێت هاوێنەکە بەکار بێنێت هەتاوەکو چەند ئەتوانێت فۆلۆ ئەپی ڕێنمایە پزیشکەکان بکات بۆ نمونە لەوانەیە 9 ساڵ بێ بەڵام زۆر پاک و تەمیز و باش بێ خۆشی بتوانێت بەکاری بێنێت بەڵام هەیە 10 ساڵیشە ناتوانێت وەک ئەو 9 ساڵی پێ بکرێت. دکتۆر ئێستا جۆرێکی تر لە هاوێنە هاتووە زۆر لە ڤیدیۆکاندا دەبینین کە سپێنەکەی چاویشدا دەپۆشێت ئەمە جیاوازی چێ لەگەڵ ئەو هاوێنانی ترکە ئێمە ڕۆژانە بەکاری دێنین چ بۆ جوانکاری بێت چ بۆ پزیشکی بێت. بەڵێ بەڕێزگان وەک باسمان کرد خۆی دوو جۆر هاوێنەمان هەیە جۆرێکیان هەیە نەرمە جۆرێک هەیە هاوێنەی ڕقە هاوێنەی نەرم ئەوەیە کە ئێمە ڕۆژانە نەخۆشەکان بەکارێنین بۆ بواری جوانکاری لە بواری پزیشکیدا ئێمە بەکارێنین یعنی وەکوت پاس نەشتەرگەری جاری وایە بۆ کەمکردنەوەی ئازار ئەگەر یەکێک برینی هەبێ بەڵام جۆرێکی تر هەیە تایبەت هاوێنەی ڕقی پێ دەڵێن ئەمە بە تایبەتی پزیشکی پسپۆر دەینووسێت و ئەبێت چاوەکە پشکنینی بۆ بکرێ بزین ئایا ئەو چاوە گلێنە قۆقزبوونی هەیە یاخود نیەتی یاخود ئێستا جۆرێکی ترلۆی باس دەکرد بۆ سپایەکە داپۆشە هەندێکە زێ چاوی شێواوە ئێمە دەین بۆیە بۆ جوانکاریەکە زۆر کاری تێنەکە سکلێرەل کۆرنیای پێدەڵێن سکلێرەل کۆنتاگلێنس سکلێرەل کۆنتاگلێنسی پێدەڵێن سکلێرا ینی ئەو بەشە سپایە داپۆشێت و کەسەکە هەست بە گرفتەکانی ناکات. باشە گرفتی دەرنەهاتنی هاوێنەکە لە چاو هەندێک جار هاوێنەکە بە شازە لە شازەکان لە چاوماندا دەمێنێتەوە ئیتر دایکت بانگەکەی خوشکەکە و بانکە هەرەوڵێن لە چاو دەریبێن ئەم هەموو دەستاکە تا چەنێ کاریگەری هەیە و واتە زیانی هەیە هەروەها ئەگەر ئەو هاوێنەیە دەرنەهات ئایا نیشانی ئەوەیە کە تۆ پێویستە ئیتر هاوێنە بەکارنێنیت یاخود ئەوە کەوتۆتەوە سەر نەخۆشەکە دەبینیت هەندێکە زێ لەوانەیە باش پاک و خاوێنی ڕانەگرت بێ ئەلتیهاباتێکی دروست کرد بێ یا ماوەیەکی زۆر ئەو هاوێنەیە پێویستەکە بۆ یەک ڕۆژ بەکاربێ ئەم یەک هەفتەیە بەکاری هێناوە دەقی گرتووە بە چاوەکەوانێ لەم کاتەیە ناڕەحەتی بۆ دروست دەبێت یا لەوانەیە هەر ئەو جارەش بێ ئەو جارە گرفتی بۆ دروست بێ و جاری تر بۆی دروست نەبێت خەڵک باڵەکە بۆی دەروێن باشتر وایە ئێمە ڕێنماییان دەکەین بۆیە زیان بە چاوەکە نەگەێنن چونکە ئێمە ئەم هاوێنەیە کە دەکەینە ناو چاومان بیرمان نەچێت لەسەر گلێنە دانیشتووە گلێنەش بەشێکی بینین لە گلێنەدا ڕوودەدا ڕاستە بەشێکی لە گلێنەدا دوای هاوێنی چاوە دوای تۆڕی چاو و دەماری چاو بەڵام بەشێکی زۆر لە گلێنەدا ڕوولێ ئەگەر بێت و تۆ خۆت هاوێنەکە محاولاکەی دەربکەیتەوانێ ببێتە هۆیەوەی کە ڕوشاننی گلێنە ئەبێتە هۆی ئازارێکی زۆرت بۆ بێت التیهاباتت بۆ بێ لە ناو چاوەکاندا لەوانەیە خۆت ئیسعاجبی زۆر وەکوتم نەخۆشەیە هاوێنەکە لە چاویە شکاوە ئازارێکی زۆری بۆ دروست بۆ دوای هاتۆتە لای ئێمە سیر دەکەین ئێمە گلێنەکەی هەمووی ڕوشانوە کە جۆرێکی تایبەت لە فەحزەیە لەسەر سریدلام زین ئایا تاوەکو چەند گلێنەی ڕوشەوە فلۆرسینی پێدەڵێن سەیری چاوەکە دەکەین زین تاوەکو چەند زیانی بە چاوەکە گەیانەوە بیرمان نەچێ هاوێنەی چاویش وەک هەموو شتێکی تر زیانی لاوەکی هەیە باسمان کردمان ئۆکسجینی کەم جاری وە هەیە بگا بە چاوەکە کە ئەمە باش نییە بۆ چاو لەوانەیە حساسەتی چاوت بۆ دروستکە هەستیاریت بۆ دروستکە لەوانەیە سوربوونەوەی چاوت بۆ دروستکە لەوانەیە ئیلتیهاباتی چاو بۆ دروستکە لەوانەیە لەو کەس هەندێک کەسەکانە وشکبوونی چاو دروست دەکات چونکە ئەمە شتێکە ئەخرێتە ناو چاوەکە و چاو لەوانەیە یا مێشک نەیناسێتەوە بەردەوام فرمێسک دەرەیە وازانێت شتێک کەوتۆتە ناو چاوی لەوانەیە ئیلتیهابات دروست ببێ بە بۆنەی ئەوەی کە دەستکاری دەکەی هەست دەکات سووتانەوەی بۆ دروست دەبێت لە ناو چاوەکەدا لەبەرەوە ئێمە ئامۆژگاریان دەکەین هەر یەکێک لەم نیشانانە دروست بوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆری چاوکەن. دکتۆر ئەو کەسانی لەیزەر دەکەن بۆ چاوکزی یاخود لە پێشتردا نەشتەرگیری چاویان کردووە ئایا ئاساییە بەکاری بێنن لە ژێر ڕێنمایی ئێوەدا هەروە دەمێت دواوتی تۆ وەربگرم. ئەو کەسانەی کە لەیزەر یاخود لەیزک بەکارهێنن چاویان بە ئەگەر بێت و پشکنینێکی باشی بۆ بکرێت و هەڵسەنگاندنێکی باش کرابێت ئایا ئەم چاوە بۆ لەیزک دەبێ یاخودنا لەوانەیە کەمیان چاویان دابەزێتەوانێ بەڵام ئەگەر بێت و بۆ جوانکاری بەکاری بێنن ئەتوانرێت ینی بەکار بێنێ بەمەرجێک ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکات
و دواوەتەش داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین کە ئاگیان لە چاوەکانیان بێ چکە چاو هەستیارترین ئەندامی ئێمەیە و دەبینین هەندێک لە خانمان ئەڕواڵێ وڵات دکتۆر بۆ نمونە عدەسەی چاوی ڕەفیقەکەم شیم بوو یا سەوز بوو من حەزم لێ کرد هینی ئەوم بەکارهێنا ئێمە هەرگیز لەگەڵ ئەوە دانین ڕێنماییان دەکەین کە ئێمە لە بەوانەیە ئەو خاتونە بەڕێزەی کە ئەم هاوێنەکەی لێوەردەگرێ بەکاری بێنێ یاخود خۆی ئیلتیهاباتی چاوی هەبێت بێتە هۆی گواستنەوە بۆ نەخۆشەکەی تر لەبەر ئەوە ئێمە لەگەڵ ئەوە دانین و ئێمە لە ئەوڵی شەوتمان ئەگەر هات و هاوێنی چاوی ڕاست بوو بەڕاستی بەکار بۆ چاوی ڕاست بەکاربێنێ وەگەر هات و هاوێنی چاوی چەپ بوو بۆ چاوی چەپ بەکاربێنێ نەک بە پێچەوانەوە. دکتۆر پێشڕەو ئومێد پسپۆری نەشتەرگەروی نەخۆشیەکانی چاو سواز بۆ تەواوی زانێرەکانە دکتۆر سواز بۆی لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆیەوە بۆم دەرفەتە بەخێراتی.